بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی هەشتەمی بەرنامەی سۆراغی مێژوو تایبەت بە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان بە ئێوە گەشتمەوە. لەم بەرنامەیەشماندا درێژکراوەی بەشی حوتەمی بەرنامەی پێشومان قسە لەسەر بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و ڕایەڵە سەربازی و ڕێخستنە نهێنیەکانیەکەین لە ناو شاری هەولێر، قسە لەسەر مەلەکانەکەین وەکو سەنتەرێک، وەکو پێگەیەکی بە یەکگەیشتنی نێوان سەرکردایەتی سیاسی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و هەروەها شاری هەولێر کە پێگەیەکی گرنگی هەبووە بۆ بزوتنەوەی پەیوەندی بەر لە ڕاگەیانی بزوتنەوەی ئیسلامی لە ناو شاری هەولێر. دیسانەوە هەریەک لە میوانەکانم بریتین لە بەڕێزان مامۆستا مەلا ئەمینی جیهاز و هەروەها کاک محەممەد هەولێری. خۆشحاڵم بۆ دووبارە ئامادەبوونتان لە بەرنامەی سۆراخی مێژوو. خۆشحاڵم بەخێر. مامۆستا ئەمین، تۆ لە بەشی حوتەمی بەرنامەکە باسی ئەوەت کردوتت ئێمە هاتین چەند کەسێک بووین، تەنانە هەندێ ڕۆمانە و دوو کلاشین کۆفمان پێ بوو لە مەلەکان بارەگاماندانە. ئەممانەوەیەتان تاکەی بەردەوام بوو لە مەلەکان. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. لە ڕاستیدا مەلەکان بوو بە بارەگای ڕئیسی، یعنی ئەم بارەگایە حتا ئەنفالەکان هەرمایەوە وەنوو بارەگای هێز بوو، پشتیوانی هەموو مەسەن لە شوێنەکان کە دوایی مەقەڕات کراوە لە شیرێ و لە شێخوەسان و دوایی لە سماقولی و لەوانە کرایەوە، بەس ئەمە بارەگای ڕئیسی هێزەکە لەوێن دەرێ بوو حتا ئاخری هەر هەرمایەوە. ئێوە ئەو ماوەی لە مەلەکان بوون، ئایا هیچ بەعس خەبەری بیست و بارەگای ئێوەی لێ ڕوبەڕووبوونەوە ڕووی ئەدا، یاخود ئێوە لە قوڵایی ناوچەیەکی ئازاد کراوە بوون کە بەعس نەیەتوانی هێزەکانی بێنێتەوە ناوچانە؟ بخۆی هەر شوێنی مەلەکان شوێنەشی عاسی بوو، باس دەستی ناگەیشتێ، بەڵام زۆر باش دەیزانی ئێمە لێوەندەرێکە هاین بەسەبەب ئەوەی کە خەڵکێکی زۆر لەو گەنجانە پەیوەندیان پێوە دەکردین لەو منداڵ وشتی مزگەفتەوە ئەو زاحێلانە، دوایی هەندێکیان تەحملیان نەدەکرد، دەگەڕانەوە شاری کە دەگەڕانەوە حکومەت دەیگرتن لە دایرەی ئەمن پرسیاریان لێکردن چێتان دیت و چێتان نەدیت، چێ لێوەندەرێ بوو، چۆن بۆ جۆرستان ئەخبارانە بەتەواتی بۆ هات کە زۆر زۆر بە دوو عایلەکانی ئێمە دەگەڕن، بەس ئێمە هەموو ناوی مستعارمان هەبوو، ئیتر بەو زۆرەی نانەدۆزینەوە بەڵێ وا بووێن. بەڵام ئێوە کە لە مەلەکان و سەرچاوی خواردن و دارایی شتان لە کوێ بوو کە ناوچەیەک بوو دوور بوو لە ئێران و لە بارەگەی ڕئیسی هێزەکانی لەشکری قورئانەوە، یعنی لەکوێ هاوکاری تامات؟ ئایا هەر خەڵکی ئەو ناوانە هەبوون لەو کاتانە ئاوەدانی تیا بوو ئەو منتیقەیە؟ بەڵێ ئاوەدانی تیا بوو، پشتیوانشان لێ دەکردین، بەڵام ئێمە تەنزیممان هەبوو ئەو کاتێک کە مەلا خادر و ئەن مەجموعە برایەتر ئەوانە تەنزیم لە هەولێر مابوون، ئیتر بێن نابێن پارەیان بۆ ڕەوان چەند جار من بە 1000 دیناری عراقی ئەو کاتەی کە زۆر ئەوە بۆیان ڕەوان دەکردین، ئێمەش ئەشیامان دەکڕی کەم و کوڕیمان نەبوو. بەڵێ ئێمە کە لە بەرنامەکانی پێشوە باسی ئەوە کراوە کە بۆسکان یاخود برالێ ئەو شوێنانی تر کە ناوچەیەک بووە کە ئەو هێزانی تیا بۆ هێزی خالید بە تایبەتی لەو منتیقانە، یاخود سەلاحەدین لە منتیقەی هەورامانیا، فاروق لە قەرەداغ و بۆ قەرەداغ و منتیقەی کەرکووک، ئەوان چالاکیەکان و مەفرەزەکانی خۆیان لێوە ناردووە بۆ قوڵای ژێر دەستی بەعس. ئایا ئێوە مەلەکانتان بەکارێنا بۆ چالاکی سەربازی لە سنووری پارێزگای سنووری هەولێر و دەشتی هەولێر و بڵێن دوهۆک و ئەو ناوچانە؟ بەڵێ. چۆن؟ ئێمەش ئەو کاتەی یاری لەگەر بەرایان تەنزیم پەیوەندیمان هەبوو، ئیتر مەجموعەک لە برایانی تەنزیم پێش مەرگەز بوون، دوای دادەبەزین بۆ شاری دەگەڕانەوە. سێ برامان لەوانە شەهید بوون، کاک شەهید جیهاد و شەهید ئاری و شەهید نەوزاد، ینی ئەو سێ برایە ئیتر لەو چالاکیانە دوای کەشف بوون جیران. ئەوە هیچ سەردەمی بزوتنەوە بوو یا پەیوەندی؟ واللهی نازانم من بە تەحدیدی سەردەمی پەیوەندی مەلێ وازم سەردەمی بزوتنەوە بکەوە برایانە، مەسەلەن کە چالەکەم لە کاتی پەیوەندیە جارێکیان من بە جارێکیان من دابەزیم بۆ شاری هەولێر بۆ چالاکیە بەلێ بەتەنها، ئیتر پەیوەندیم هەبوو لەگەر تەنزیم. لێرەوە داوا لە خوای گەورە دەکەم ئینشاءالله ئەم جێڕانەوەمان بەڕێیا بۆ نەنووسی برێن ئەوە شان و باڵی و ئەو جۆرەشتانە ئەم سوراخی مێژووە تۆمارەکەن ئینشاءالله یەکەم بۆ ئەوەی ئەلمانیەکان کورداتیمان پێ نەفرۆشنەوە، دووهەمیان بۆ ئەو برایانەی کە ڕوحیەتی جیهاد و ئەمە دەرێن چالاکی ئیسلامیان هەیە کە بزانن ئەم سەحوەیە لە زۆر بە زەحمەت و زۆر ماندووبوونێکی گەلێک زۆر هاتە سەر ئەم ساحەیە، ینی زۆر بە
بە ناڕەحەتی هاتی بەڵێ تۆ هاتیتە خوارەوە هەر خۆت هاتی چەکت پێ بوو چۆن هاتی بۆ هەولێر بەڵێ کاتمە خوارەوە چەکم پێ بوو هەویەکم دروست کرد بوو هەویەی جاشان بوو پێوتیا فورسان جاش بڵێ تروایە ئیتر ئەم هەویەیە بە ڕێنمای برایەکی بوو کە پێشتر جاش بوو دوای وازهێنا بوو ئەو برایە شەهید بە ڕەحمەتی خوای لێبیتن تەنزیمیەوە بوو پێش تەنزیم بوو دوای پێشمەرگە بوو ئەنجا غەڵەتەکەی تێدا بوو غەڵەتەکە ئەوە بوو نووسرا بوو ويحمل مسدس حجم صغير بەڵام مسدسەکە حجمی گەورە بوو ئەو نقطەیەک بوو نقطەی دووهەم من ڕیشم هەبوو تۆ دەمانچەت پێ بوو بەێ من ڕیشم هەبوو ڕۆژی پێشتر ڕیشەکەم تاشی بوو فکرم لەوەی نەکردەوە کە ئەگەر ڕیش تازە بتاشرێتن ژێرەکەی سپی دەرەچێتن داوای بەخۆی دیارە بێتن ئیتر لەوە لە سەیتەرەش بەهان لێکرد بوو منیان گرت و بردمیان بۆ منزومەی شیمالی ورەکە هاتیتە خوارەوە چەند ڕۆژ بەڕێوە بوویوە لەکوێ گیرایت کاتی بۆ هەولێر لە سەیتەرەی کە زنجان گیرام چەند ڕۆژ بەڕێوە نەبوومێنی بە سارەدا بەزین بە سارەدا ئیتر منیان بردووە منزومەی شیمال لەوێ تازیبیانداین تازیبەکە بریتی بوو هەندێک لە لێدان هەندێکی لە کارەبادان کارەبایەکان زۆر بەشدەت بوو تەلێکی ئەستور بوو لەو پەنجیان یەخست بووم تەلەکەی تریشان لەو پەنجەی یەخست بووم ئیتر کارەبایەکە بەناو باڵمە سوڕایەوە یعنی ئەوەندە بە قووەت بوو بەریەدامەوە 4-5 جار ئەو هەلە بەریەدامەوە ئیتر بەڵام من شهر کاتێک کە کارەبایەکەم پێگەیشت هاواری ئەڵڵامە کرد چەند جاری کە ئەو هەلەوەیان نەکرد نەوەڵڵا ئەی باشە جگە لەوەی کە تۆمەتیوت بە سەرەوە بوو تۆ بڵێن دەمانچەکەت بە پێی پێناسەکە دەمانچەی بچووکە بەڵامی گەورەت پێ بوو جگە لەو تۆمەتی ئەوەی کە ئێوە تەنزیمی ئیسلامی ئەوان هیچ ئەو تۆمەتانیان ڕوبەڕوو کردیتەوە ئەو کاتەنا گومانیان هەبوو گومانیانزانی جوڵەیەکی ئیسلامی بەێ باشن ئەزانی گومانیان هەبوو کە من جاشم یان پێشمەرگەم یان ئەو کاتەی نەوەت پێشمەرگی چی لایەنەکە نانە ئەو کاتی تۆمەتی پێشمەرگەم بودن هەر ینی لە تاقیقاتی وەی بوون کە بزان ئەمە لە ئەو هەویەیە ئەساڵەتی هەیە ڕاستە یان درۆیە ینی هەویەکەش ئەساڵەتی نەبوو مناغی نەبوو ینی دوای نەگەڕاون بە دوای معلوماتە بزان تۆ ئەسڵ لەکوێ ئیشی لەگەڵ کیا کردووە ئێشتا نەگەیشتبووە ئیتر ماوەی هەفتەیەک من لەو منزومەی شمالێ بووم دوای ناو شاری هەولێر ناو شاری هەولێر دوای ئەو دایر ئێمنا منیان بەڕێکرد بۆ سزنێتر لە ناو معسکەر بوو ئەو شوێنە سزنەیە ئێستا لەوەی محلەیە بەختیاری پێڵێن وا دەزانم شوێنی ساخکردنەوەی جاش پێشمەرگاتی بوو یعنی ئەو کەسانی گومانیان لێبایە تاقیقاتی ورد یعنی لەوێ ڕایان دەگرێت تاقەتەن لێکردی و ئەوراقەکانیان بەڕێە کردی بۆ فەوجەکان بزانین تۆ ئەساڵت هەیە یان نییە نەشریان نەشرنی ئیتر کە گەیشتنەوە وێندەرێکەش لەوێش زۆریان لێدام ینی بەکێبل ینی جیران لەبەر کردمەوە لەو غورفەی سزنەکانی لێ بوو ناس غورفەکەی تر بوو شوێن تازیبات بوو ئیتر ئەوەندەیان بەکێبلان لێدام سێ ڕۆژ وام دەزانی پشتم پەیوەنیە تۆمەتانەشی لەسەر بوو تۆمەتی پێشمەرگە و جاشاتی بوو اینجا دوای لێ ماینەوە تقریبان مانجێک شوێنێکی زۆر پیس بوو شوێنێکی زۆر خراپ بوو شوێنێکی زۆر ناخۆش بوو ئەمە 40 نەفەر بوون لە قاعەیە بچکۆلە بوو هەریەکەمان تقریبان 23 هەبوو لێی بخەوین زۆر چلکم بووین ئەوانەی لەگەڵ زۆر زیاتر سجنی چی بوون ئەوان هەر تۆمەت هەندێک جاش بوو هەندێک پێشمەرگە بوو تێکەڵاو بوو ئەی تۆ چەندێک مایتەوە هەم بەتەواوی لە سجن مانجێک لەو سزنە مامەوە ئیتر لە دوای ئەوە خەبەریان بۆ هێنام تەنزیم گوتیان کاکە تۆ تەنزیمی هەولێر هی پەیوەندی ئەگەی لەم گیرانەی تۆ بوو بەڵێ سەردانان دەکردم جومعانە کاتانەس ئامری هێزیش بوویت ئامر هێز بمەرەوە چۆن ئەم خەبەرانە دیار ئامری هێز دەمەقاون نەدراوەوە باس نان دەزانانی ئامر هێزمانی ئەو کە سزنەکەشە هێشتان کەشف نەبوو کە من پێشمەرگە بیانزانی پێش دەکەم یەکسەر دایانبردن بۆ ئەمنی عامە و تازیبیاندام دوای تەنزیم خەبەری دانێ گوتیان کاکە ئاگامان لە ئەوراقی تووە ئەو کتابەی لە دایرەی ئەمن هاتووە بۆی بزانین تۆ لە فرسانەکان لە جاشەکان ناوت هەیە ناوت نییە ناوت نییە لەو ڕۆژانە ئەتۆ دەبنەوە دائیرەی ئەمنی عامە لەوێ تەعزیبت دەدەن کە تەعزیبت دەدەن ئیترگە ئەترافکەی ئێمە هیچمان پێ ناکرێتن ئەگەر ئاعتراف نەکەی ئەتوانین شتێکت بۆ بکەین مەستەیەکت بۆ بکەین ئەمە تەنزیمی پەیوەندی لە ناو هەولێرە ئەرە وەڵڵا ئەنجا من کەو خەبەرم بیست
ترسم گەیشتێ ئەو دایرەی بەعسە و ئەوە تعزیباتە و ئەوە وتی لێدانە و بەدڕێل دەست و پەنجەت کوندەکەن و ئیتر لە خۆم ڕانەدەیت بەرگەی ئەو تعزیبە بگرم و اعتراف نەکەم. گوتم نا بیرم لە هەڵاتن کردەوە، گوتم هەڵ بێم باشتر وی ئەگەر لە کاتی ڕاتەکەی بە سەلیەش لێم بدەن، بە سەلیە کلاشکۆف لێم بدەن لە تعزیبەکە باشترە قیر و سیا ئەمە دەرێن بە وا بەو زۆرەی بمرم باشترە لەوەی کە بە تعزیب بکوژرێم و اعتراف کەم و سەری چەمبرایەتر لەوەی بینێم. اینجا دوایی ئەمە دەرن هەندێک شت هەیە خوای گەورە بۆت ئاسان دەکاتن. ئەو کاتە ئیمانەکە زۆر بەقوت بوو، ڕەبتە ئینسان بەخوای زۆر بەقوت بوو، یعنی ئینسان خەون وشت و هەلەی دەبینی، یعنی وای دەزانی ئەوە یعنی بەڕاستیە زۆر ئیمانەکە ئەو کاتەی بۆ زۆر بەڵێ اینجا ئاوا بوو خی گەورە هەندێک شتی بۆ سەهل کردبووم. چی چۆن هەڵاتیەوە تۆ وەکو قسەکانی گێڕیتەوە دیارە لە ئازاد نەکراوی هەڵاتوی، بەڵام چۆن هەڵاتی چۆن هاتم ئاوا بوو کە ئەو شەوە ئەو ڕۆژی پێشتر خەبەریان بۆ هێنا بدەنکا کە تۆ لە دایرە ئێمە ڕۆم بۆتەوە کە تۆ فرسان نیت ئەم ڕۆیان بەیانی ئەدبنەوە بۆ دایری ئەمی لە سێدارەدانە هەبوو بۆ تعزیب ئەرێ وەڵات بخۆی چوار خلافم هەبوو، هەویەکە تەزویر بوو، بخۆم پێشمەرگە بووم، دەمانچەیەکم پێگیرا بوو لە حکومەتیش لە عسکەری متەخەلیف بووم، یعنی چار مادەم لەسەر بوو بە ئەمە بەکاری تەنزیمی ژێیتەوە بە هەولێر. ئەرێ وەڵات بەڵێ اینجا لە دواییدا خی گەورە هەندێک شتی لەو سزنای ئاسان کرد بوو. سزنەکە لە ناو معسکەر بوو، حوشێکی هەبوو سیم بوو، سیم یعنی وەکو سیم ئەو حوشەیە سەرەکەشیان هەر بە سیم گرت بوو. اینجا ئیجازەی سزنەکانیان دەدا لە ئاخری ئەو سیمەیە بستن سەر ئاوەکە، سەر ئاوەکە لە ناو حوشەکە بوو، لە حوشەکە و لەو دیوی سیمەکەەوە بوو، داخلی سیمەکە بوو، داخلی بوو. بەڵام قەزا و قەدری خۆی وا بوو مەسەلەن کارەبا حوشەکە کوژا بەیەوە، من بخۆم کارەبایی بووم چەندجار زابتەکەدا هەردێگۆ من و کارەبایی بۆمان چاکاتەوە خۆم لە جێلی دیدا لو بچیم دەم هەر پێم گونا باوکاریان بکەم. ئەنجە ئەوە خاڵێک بوو، خاڵی دووهەم ئاو دەستەکە پڕ بووبەوە لە تەنیشت ئاو دەستەکە ئاودەستی تریان لێدا بوو، ئەو ئاودەستی دومیان کە لێدا بوو خۆڵەکە یەکزار زۆریان فرێدا بۆ ناو سیمەکە و پشتیمەکە ئاودەستی دووەم. یعنی لە دوایدا من خەونم بینی، لە خەوەکە بینیم لەو سزنا هەڵاتوم سەربازێک بە دوام کەوت، من غارمەدا ئەوش بە دوامدا غاریدا، من سەریعتر بووم دوایی دەرچووم ئیتر سەربازەکە گەڕایەوە و زانیم ئەوە دەرسم کە بەیانی بەخەبەر هاتم لە خەوم، من زانیم دەبێ هەڵبێم و دەشزانیم یەقینەن یعنی 100% قورتار دەبم. ئیتر بۆ شەوەکەی دوم کە شەوها دەبێت بە شەو هەڵبێیت هەندێک میوە شتە هەم لا بوو دام بە حرسەکە گوتم بە شەو خەلچان ئیزن نادا بە زەحمەت لە بۆ ئەو دەستەکە بەس بە ڕۆژ ئیزنیادا بێتە حوشە بێتە ئاو دەستەکە. هەندێک میوەشتەکانم بە حرسەکەیدا بۆ ئەوەی دڵی نەرم بێتن ئیزازەمدا بۆ سەراو گوتم ئیسهالم ترۆنەکەل کرد گوتم ئیسهالم، ئیتر ئەوش لەبەر خواردنی میوەشتەکان ئیجازەی دام بڕۆمە سەر ئاو کە ڕۆشتمە سەر ئاو حوشەکە گوتم گلۆپی کوژابەوە تۆزێک لە دوورم ڕاوەستا وەچی 4-5 مەتر. ئەمە چل نەفەر بوون هەموو پێڵاوەکانیان دزی بوو، تەنیا یەک زۆر نالی تاما بوو، ئیتر ئەو زۆر نالێش من لە ئاو دەستەکە بەجێمێشت بە پێخواسی هەڵاتم. هەڵاتەکە چۆن بوو؟ شێوازی ئاو دەستەکەی دیوارێکی بلۆک کرابوو هەتا سنگی ئینسانی، ئەگەر بتوانانی با بێسە ئەو دیوارەیەی دوای پاسێک هەڵبدەی ئەو سیمە دەبڕیت کە لول دراوە بە دەوری ئاو دەستەکە ئەستا ئەو دوی سیمەکە. بەڵام من فکرم لەوەی نەکرد بۆ بەس بە ڕۆژ عسر هاتمە دەرێزارشکە بۆ سەر ئاو تەماشام کرد ئەو حوشەیە پشتی بەتاڵە لە دوای حوشەکەی دیتن دارستانێک هەیە، گوتم ئەم شەو خۆم دەگەیمە ئەو دارستانەیە غاباتی معسکەرەکەی بوو. لە دوایدا ئیتر بەو شێوەی خوتەی کە بە ڕۆژدام نابوو شەوێت چوومە سەر ئاو دەستەکە ئیتر پێڵاکە نعلەکانم بەجێ هێشت و هاتمە سەلێوی دیوارەکەی و ئەو کاتەش ئێمە ئەوکو پێشمەرگە ڕاضی بوون ینی لا خوشتەکانەوە زۆر بەقوت بوو، پازێکم هەڵدا سیمەکەم ئاوا کرد کە سیم ئاواکرد پێشم خواست بوو کەوتمەوە سەر ئەو خۆڵەیەی کە ئاودەستی دووهەمیان لێدەدا بوو، خۆڵەکەی تازە و نەرم بوو، دەنجی پێم نەهات
حرسەکە سبحان لە چکە پێی نەزانی دوایی کە لەوێ ڕۆیشتم دوو دانە شوورەی دیکە بە سیمیان کردبوو سیمی سێخەتی هەیە خاڵداری پێدەرێن بە سورعەتی 100 مەتری چۆن لە ساحە مەیدانی مەلعەبدا ڕاکەی بە 100 مەتری ئەو حالە بە سورعەت ڕۆیشتم تووشی ئەو خاڵە نەبوو دەستم دێدا بە پێش پێخوازی پێم لە سەردانە ئاوا بووم حەقم لەوەی نەبوو ئەوە تێلە یا دڕکە وەڵڵا وا بڕاست دەکە یعنی ئەوم ئاوا کرد تووسان سورعەت لۆلای غاباتەکەی ڕۆیشتم دیسان ئەوزا ڕۆیشتم سیمی دۆم هاتی پێشم ئەویشمەوە لە ئاوا کرد بەس دیتم دەستم یێشا بەخیندا هات شەروالم جیرەجیری هات مەسەلەن هەندێکیان لە تێلە دڕەکان گیر بوون بنی پێشم دو سێ چوار دانا کەلی تێڕاچوو بوو ئیتر بە پێخواسی چوومە ناو غاباتەکەی ئەوە شەوە تقریبەن وەختی عیشایە وەختی عیشایە لە دوایدا لە غاباتەکەی تەیروتاری زۆر لێ پسە ئەو دارانە پڕی کۆتر بوو ویستم دەرچم بۆ ناو معسکەر بڕۆم بۆ دەرتر جارێک بۆ لای ڕۆیشتم حرەسی لێبوو لە ناو معسکەرەکەی غاباتەکەش حرەسیە بوو لایتێکی لێدا گوتم بەو خوایەوە کەشف بووم قاچم لەرزی باوەڕکە لەجی خۆم دانیشتم بۆ لایەتر ڕۆیشتم لە خەتێتر دووەم دەرچم سەجی لێبوو سەگی ئەو مەسکارە ساگی زۆری لێبوو یعنی بە ڕاوەڕاو لە ناو ئەوکان غاباتەکەیان کردمەوە نەمتوانین دەرچم هەر چەندی تقریبا ئەو غاباتەش لە سنەکە چەند دوور بوو 500 مەتر هەر ئەوەندە دوور بوو ینی وەڵا چەند حواڵم کرد گوتم تازە ئەو شەو هیچ دەرنەچوو ویستم خوایە لەسەر دار بمێنمەوە بە ڕۆژەکەی هەتا ئێوارێکە یان لە ژێرەوە شوێنی بخۆم چاکەم ناو ئەو پوش و بنەوە باغاتم جۆرەشتانە فکرم گوت نەکودای لەسەر دارەکەی بەرمەوە نەتوانم تەحمل نەمێنێتن ئیتر ئینسان سەردارە لە خوارەوە شوێنێکم دۆزیەوە پوشم زیاد کۆ کردەوە ئەو ڕۆژە هەتا ئێوارە من هەر ناو معسکەرە بوو نەهاتن ئەو ناوە کێوە ماوکەن و بگەڕێن نازانی پاشەوە من هەڵاتم ئاگام لێ بوو حرەسەکەت چووە لای ئەوەکانتر و دنگۆتی کاکە سنەکە ڕۆیشت و بلا دکتۆریان دەرێ ناو ئەولایان کەشف کرد و بەس نازانی بۆ شە ڕۆیشتم بەدوام دانەهات مایتەوە تا شەوی دوایی تا شەوی دوم شەوی دووەم قوتەدارێکم بڕی وەکو ئەمە دەسەدارێکی ئەوەندە دەستور بوو ئەو حالە لە بۆ سەگەکان ئیتر ئەوە قەزا و قەدەری خواشە بۆ منی ئاسان کرد بۆ جمع و خەمیس من ئەوەش ئەو تەقدیرەش خوا بۆ منی ئاسان کرد بوو کە من شەوی چوارشەم خەمیس بوو بەڵێ شەوی چوارشەم هەڵبێم و شەوی پێنجشەم بۆم تەجمع و خەمیس و معسکەر هەموو دابەزی بەتاڵ بکرێتن ئەوە شتێک بوو ینی ئەوە لە ئەوەی خوای بوو لە ڕەحمەتی خوا بوو ینی کە ئاسانکاری بۆ من ئەگەر وانە باێ نەمەتوانی بڕۆم ئیتر شەوی دووەم دارەکەم دەستدایە و ڕۆیشتم لە بۆ شوێنێکی تاریکایی کە برێن بلاجکتۆر وشتی لێ نەبیتن ئاخری لە دوایدا ڕۆیشتم سەجی ناو معسکەر بە دوام کەوتن حتا گەیشتمە حرەسیاتی ئاخری معسکەرەکەی لەوێ زۆر بە زەحمەت دەرچوم هەتا شوێنێکی تاریکم دیتەوە ئیتر کە لە خەتی ئاخری معسکەرەکەی ڕۆیشتم هەر ڕۆیشتم لە بۆ تاریکاتی هەتا لە هەولێر و دەوروبەریش تقریبان دوور کەتمەوە لە دوایدا دەمزانی ئەولایە شیمالە ئەولایش دەشتایی ڕۆیشتم چوون منطقەیە گلۆپی لێبوو زەعیف و وەکو مەسەلەن شوێنی کارگا و شوێنی دەواجن و ئەو جۆرەشتانە بوو ینی چوم دوایی دەواجنەکان دەرچوو هەموو دەواجنەکانی کاک ئەحمەد ئیسماعیلی بوو ئیتر لەوێ بە برای خۆ برێم چوم دەرگای داوازەکە هەموو داخرا بوو بە سیمی دەواجنەکەش هەر ئاوا بووم بەڵام پێم زۆر ئەستور ببوو ئەو شەو ڕۆژ خوێن تیا ئازا بوو ینی زۆریشم برسی بوو ئیتر لە لەو غاباتەکەش جایەکم دۆزی بەوە ینی برێن دەخورا هەردوو جیرفانەکان پڕ کرد بوو ینی بەشەر ئینسان برسی بیتن نەگاتە جێ بمێنتەوە ئەو حالە بیتن ئینجا دوایی لە دەرگای دەواجنێکمدا قەزا و قەدەری خوا ئەمەش لە ڕەحمەتی خوای گەورە و ئاسانکاری بۆ من بوو ئەو کاتەی مام جەوهەرێک هەبوو جیرانمان بوو مالیان لە پشت ماڵی ئێمە بووی کرماناسی سەلام لێکردن گوتیان کەینێکە بوو پێش نوێژی بەیانی ینی ئەو بوو دراوسەکەتان بوو ئەرە وەڵڵا پێشی نوێژبانی من لەو هەموو دەواجنە لە دەرگای داواچکە حەقلەکان زۆر بوون لە حەقلێکمدا ئیتر ئەو حەقلەیە مام جەوهەر لەوێ حەرەز بوو کە مام جەوهەر لەوێ حەرەز بوو گوتی ئەوە چ دەکەی بەو شەوەی ئەمش گوتم وەڵڵا ئەوە جاش بوو لە معسکەری ئەمنیان گرت بوو چەند محاڵم کرد بەریان نەدام هەڵاتوم
دوایی وتم سبەی دەچم لە لایشکە عیلاجەکەی دەکەم واستەکەی دەکەم ئیشەکەم چا دەکەمەوە دەی گوتی باشە مام زۆر گوتی نادناسم گوتم بەرێ وەڵا ئەنگۆ ماڵتان لە ئازادیە گوتم مەشمەڵمە لە ئازادیە تۆ دوکانتان هەبوو منیش لە دوکان نیشتمشتم کڕیوان ئەم ناسی ینی بەڵام من تۆ دەناسم چیت کرد دوای لە دوای ئەم حرەسە لەبەر حرەسەکەی تر گوتی نادناسم بڕکتە سا حەقی خۆ بیانی اینجا دوای کوڕەکەی تر چوو هەندێک نان وشتم بۆ بێنی سەمونی مەتعام شتەکان بە منی گوتی کاکەمینیانی ئەوە چ دەکەی لە چێ دەی کوڕگوتم ئەو من هەڵاتوم سبینێ بڕۆ خەبەری ماڵەوە بدا برێک کەس نێتە موازە هەم چکە کاتی من هەر بە ناوی جاش پێشمەرگە گیرا بوو کوتم بڕۆ پێیان برێ کەس هەچی بچی لەگیرێتن ئەیتر دوایدا بانی چ بووە بە خزمەکان و ماڵی باب میگوتم ماڵی بابشم لەسەر من دەربەدەر بوون ماڵ و خۆیان بەجێ هێشت و هەڵاتر لە دوای چۆن گەشیتەوە چیت کرد دوایەوە کاتەکەی تۆ لە دوایتر برایەتر هەبوو مەسەرەن هەر لەو دەوازنانە ئیتر حرەس بوو ئەو هات بە دو ئامازانی بووی دەوازن گەڕا بوو هەتا دوایی منی دۆزیەوە و بە پایسکل منی لە دوای خۆی سوار کرد و ئەمنی هێناوە ناوشاری هەولێر لە هەولێری چۆ ماڵی برایەک دوای بە تەنزیمیان گوت دوای تەنزیم دووبارە منی دەرهێناوە ڕەوانەی لای سماخۆلی و لای مەلەکانی کرد ئەو کاتە لە ڕێگەی تەنزیمەوە دیسان تۆ لە شاری هەولێر دەرچویت بەڵێ سوپاس ماوەسا کاک محەممەد تۆ باسی ئەوەت کرد کەوتت ئێمە گەڕاینەوە و 90 کەسەکە بن و ماوەسەمە لە علی بیارەوانە هاتنە قەندیل بەدەمتانەوە چیت کردی ماوەسەمە لە علیوان یعنی هاوکاریان کردن بردنیانەوە بۆ ئێران جارێکی تر کۆمەڵێک پێداویستیان بۆ دابینکردنەوە بگەڕێنەوە بۆ مەلەکان چیتان کردێەوە لە قەندیلەوە بڵێ ئێمە بڵێن ئەو کاتە کە گەڕاینەوە هەر لەسەر مەرز لە لای بڵێن لەسەر ئەو باسکەی پشتبادیناوی مامۆستا عەلی بیارە لێ پێشوازی لێکردین لەگەر هەندێک برایتری عیلاقات وانە لێوێ بوون لەوێ بڵێن ئێمە دەنگ و باسی ئەو وەزعمان بۆ جێرانەوە تەمەن مامۆستا مەحموودیشمان لەگەڵ بوو ینی بڵێن لەو بڵێ بڵێ باسی وەزعەکەمان بۆ کرد بۆ مامۆستا عەلی بۆ ئەو مەسئولانەی ترمان بڵێن ئەو بەرپرسانەی ترمان کە وەزعەکە ئەو هایە و کاک مەلامین و کۆمەڵە برا چوونەتە مەلەکان و لە بیری ئەوەی دابین تەمەن ئەو کاتی مەقڕمان لە گوندی پردانان بوو پردانان گوندێکە هەر لە نزیک ئاڵوەتان لەوێ خەریکی ئەوە بین خەڵکێکی ترمان کۆ کردەوە غەیری هێزی شافعی و بڵێن ئەو خەڵکی کە تازە پەیوەندی کرد و برانی منتیخەی سلێمانی ئەوانەش خەڵکەکی زۆر بەڕەحمەت مامۆستای ڕازی و شەید جەمال و ئەوانە خەڵکەکی زۆر لەگەڵمان هاتن ینی بڵێن تقریبا ئەوها دەوری 11 باری وڵاغی بڵێن چەک و پێداویستی و شتمان کۆ کردەوە هینامان بەرەو مەلەکان جارێکتر بە عیتادەوە بڵێ ینی پێداویستی بارەگات چی دەوێ بڵێن لە ئەو شتانەی کە لە تواناماندا هەبوو هەممان دابین کرد و بڵێن هێنامان جا لە هاتنەوەی بڵێن هەر لە گوندی زەنگەڵی ینی یەکەم گوندە دێ لە بن قەندیلی تەمان لەوێن دەر دۆڵی شەیدان و دۆڵ باڵایی پێ دەڵێن ئەو منتیقە هەتا دەگاتەوە وەرتێ هەمووی ڕەبایە و شتە بڵێن بەس بە شەو دەبێ هات شوی تێدا بکەی هەر ئەو هات ئینتیزارمان کرد هەتا پاش ئەسرەی درەنگ ئەوجە لەوێ بەڕێکەوتین هەتا نوێژی بیانی ئەو جەگەیشتی نەمەلەکان تەمان لەوێ دیار بوو بارێکی وڵاغێکمان ئەوها وەکو بڵێ لەسەر پردەکەی نازام ترسا چ بوو بازیدا ناو ڕووبارەکەش ئاوەی بەخڕ ئەوە هەر ڕووباری شەیدانیشی پێ دەڵێن خەڵکەکی زۆری خەڵکی لێ دەخنچیانی ئاوەکەی زۆرە بڵێن ئای خەندی لە دێتە خوایە جا لێوێن دەر بڵێن ڕۆیشتی نەتا نوێژی بەیانی گەیشتینە وەرتێ لە وەرتێ دیسان مامۆستا سەلمان و ئەو برانە گوتیان کاکە ئەتوو ئەو بارەتان ڕۆشت ئەو بارەمان ڕۆی ئیتادیشی تیا بوو دەمان چە شتی تیا بوو ئەرێ وڵا بڵێن چەک و پێداویستی یانی شتی تێدا بوو ئەوها بڵێن جا لەوێن دەر ئێمە گوتیان کاکە لە وەرتێ ئیستراحەتێکمان کرد بڵێن شەو بەیانی هەتا ئیستراحەتێکمان کرد لەوێ گوتیانە تو بگەڕێەوە بە دوای ئەو باروشتەی بەش و وڵاغێکی لەگەڵ خۆت بە بەش و بتوانی بارەکەی ببینەوە بیهینەوە چی شتی تێدا بوو ینی ئەوها 4-5 دەمانچەی تێدا بۆ شتی تری بە قیمەتی تێدا بوو بڵێن جا تیپەکەی وەرتێ لەوێن دەرتیپی 87 کارۆغ لەوێ بوو یەکێتی بڵێ جێگری سەر تیپەکەی قسەمان لەگەڵ کرد کە هەڵ ینی یارمەتیمان بدەن لەوێن دەرەوان بارەگا و پێشمەرگە شتیان زیاتر بوو تەمەن لەو منتخانە کە ئەو چەکوشتانە بهێنینەوە وڵا ئێمەش ئەو 3-4 کەسە چوین بڵێن دیار بوو بڵێن هەر ئینتیزارمان کرد لەوێ ئیستراحەتێکمان کرد لەو گوندەی ئێزگەی سەڵەواتیان پێدەگوت محەتەیەک یانی ئەوها لە وەرتێشە بوو بڵێن هەر ئێران بوو بڵێن لەو حدودەی دایان نابوو
بۆ هاوکاری خەڵکی بڵێن برادرانی پارتی حیمایان دەکرد لەوێ جا ئیسراحەتمان کرد هەتا گەیشتینەوە پاش عسرێ شەو دەبا بەو بە تاریکی بەو منتخەیدا بێ وەڵا چوین یعنی یەک دوو جار ئەوها لایتمان لێدا ویستمان بڵێن شتەکان ببینینەوە دارمان لە ئاو شتەکەی ئەوە دەکرد و بەڕاستی بە هاوەنیان لۆ داهاویشتین تەقیان لێ دەکردین نەدەکرایانی بڵێن هەر لە چوونی ژیانی بڵێن کەوتینە ناو کەمین تەقەشی زۆرمان لێکرا و ڕێمان بزر کە چوینە ڕۆغاوەکەی سلاحتان پێ بۆڵام بڵێ بڵێ لە هەموو لایەکەوە تەقیان لێ دەکردین ینی هەتا جێم لە قسەیان بوو بە عەرەبی دەیگوت وێنە سەرمان دەیگو ئەوە لە چێن دەرەچێەوە چون ینی بڵێن قسەیان لەگەر لێک دەکرد ئەوەندە نزیک بوون ینی چونچی ڕێبایەکان نزیکی ئەو ڕێیە بوون ینی بڵێن جا تووشی مەفرەزەکی هەر پارتی بووین دەوێت دەنجی یەکترماندا هەتا ئەوان دایان گوتن گوزاشن ئەمە دەمان گوتم گوزاشن دوایی بوونە برادری ژانێ و جەماعەتە وەڵحاصل هاتینەوە نەمانتوانی چەکەکان ببینەوە بارەکە دیارە ئاوشت بردیتی گەڕاینەوە مەلەکان گەڕانەوە بۆ مەلەکان بڵێ کاک محەممەد ئەو کاتانە کە ئێوە گەڕانەوە بۆ مەلەکە ماوەسامە لە علی بیارەوان هاتن لەگەڵتانە بۆ ئەمدی و بۆ مەلەکان یا خودداوان گەڕانەوە لەکە پێداویستەکانان بۆ ئێوە دابین کرد ئەو کاتی جنای مامۆستا علی بیارە زیاتر لەگەڵ هێزەکانی تر بوو ئەمە مامۆستای ڕازی و مامۆستا ئەو بەکری سدیقی و ئەوها کۆمەڵێک مامۆستا شەید جەمال و بڵێن کۆمەڵە خەڵکێکی زۆر لەو مامۆستانە هات ئێستا ناوی هەموو لە یاد نییە بڵێن مەجموعەکی زۆر هاتن ئەو مامۆستا عومەری لەگەڵتان هاتن تەنزیمیش هەر هات و مامۆستا سەلمان بوو ئەوها کۆمەڵە خەڵکێک بوون ئەمە بڵێن کە ئەوە بوو لە مەلەکان بووین لەوێ بڵێن ئەو کاتی مامۆستا شێخڕەتی بە ڕەحمەت بێ بوو بە ڕابەر وەکو مامۆستا ئەمین باسی کرد ینی ئەو ئێوارەی لە سنەی بڵێن لە بە ئاسانی مامۆستا شێخ محەممەد ینی دەور و تەسلیمی کرد وای بە باشزانی کە جنای مامۆستا شێخڕەتی بە ڕەحمەت بێتە ڕابەری گشتی بڵێن مامۆستا شێخڕەتی نامەکی نووسی بوو بۆمان بۆ سید کاکەی نووسی بوو سید کاکەی ئێستا بڵێن فەرماندەی پارتیە بڵێن پیاوێکی بەتەمەنە مەشهورە سید کاکە لە کوردستان جا ئەمە مەفرەزە ئەمە تەمان چەندەها مەفرەزە بۆ دەشتی کۆیە و دەوروبەری هەولێر و ئەو سەر ڕێگای هەولێر و کۆیە بڵێن ئەوانە بەڕێکرا هێزێک بەڕێکرا مەفرەزەیەک ئێمە لەگەڵ ئەکرەم کاک ڕێباز حافظ قورئانیش بۆ ئەوبرا ئێستا شەرما و مامۆستای زانکۆیان تاوان ئەمە تقریبا نازان 15-20 کەسێک دەبین هاتین جارێ بارەگامان لە منتخەی سماقولی ئەوانە نەبوو یعنی ئێوە دوایەوە کە هاتنەوە من پرسیاری ئەوم کردەوە ماوەسامە لە علیوانتان لەگەڵا بوو یان نەبوو مەلەکان نا لەگەڵمانەوە مامۆستا لەگەڵتان نەبوو بەڵام ئەو ماوەسا مەحموود ماوەسا و بەکروانتان لەگەڵ بەڵێ مامۆستا محەممەدی ڕازی ئەوانەمان هەموو هاتنەوە مەلەکان بەڵێ بڵێ بەڵێ بەڵێ جا منەمەوە بپرسم ئێوە مەلەکانتان زیاتر وەکو چی ئەم هەمووە کۆ ببوونەوە لەوێ مەلەکان وەکو ڕایەڵەی نێوان سەرکردایەتی سیاسی بزوتنەوەی پەیوەندی و ئیشوکاری ڕێخستنەکانی هەولێر بەکارەیە ناجگە لە ڕایەڵە سەربازیەکەی بەڵێ مەلەکان شوێنێک بوو بڵێن شوێنێکی قایم بوو لە شوێنەکانی تری دەوروبەری خۆشناوەتی و هەموو لایەکی قەیمتر بوو هەموو کەس دەیزانی ئەمە ئەوێن دەرمان کردبوو وەکو بڵێ مەقەر خیادا مەقەڕی هێز بنکەی هێز بوو بەحەقەت لە ئەوە بەس وەکو مەقەر خیادەکی منتخەی میحوەری هەولێر ئەوێن شوێنێکی قەیم بوو شتی زیادە خەلفیەک بوو احتیاط و شتمان هەموو لەو مەقەڕی مەلەکانە دانا بوو بڵێن لەوێن دەرەوە پەیوەندی بە هەولێر و بڵێن جادەی بینی کۆیە و هەولێر و بڵێن ئەو شوێنانەی تر ینی بەرەو منتخەی ڕانی و پشدەر و ینی شوێنێک بوو وەسەتیش بوو لەگەڵ ئەوەی کە ناوەڕاست بوو ینی شوێنەکەی ئەوها بۆ هەموو دەوروبەری هەولێر بۆ منتخەی هەریر و بڵێن شەقڵا و بۆ هەموو لایەکی نزیک بوو ینی ئەوە شوێنێکی قایمیش بوو وەکو باسمان کرد مەقەڕ هێز بوو شوێنە بەڵێ ئێوە چیتانە کرد لێ لەگەڵ هەولێر ئەو کاتانە هەولێرەوە باسمان کرد مامۆستا عەبدولقادر و مامۆستا سەلمان و مامۆستا عومەر و کۆمەڵە خەڵکی ترتانە و ماوەساوریا و ئەوانەتان هەبوو ئێوە لەناو هەولێرە ئایا لە مەلەکان و پەیوەندیتان لەگەڵ ئەمانە هەبوو چالاکیەکانی ئەمان بە ئێوە ئەگەشتەوەی ڕێخستنەوە ئێوە چۆن خەبەرتانەیە بەمان چی لە بەینتانە هەبوو ئەو برانەی جەنابەت باس کرد کاگارم ئەوانە هەمویان هەر لە ڕابطەیەوە لەگەڵمان بوون هەر لەوێ لەگەڵیشمان بوون دەوری ئەساسیان دەبینی ئەو برانە بەس مامۆستا عەبدولقادری برایەتی لە ئەوەی ما بۆ تەنزیم هەتا باسی ئەوەتان کە لە پێشووترا هینی پێشووتا مامۆستا سەلمان هاتوۆتەوە بۆ ناو هەولێر جەولەک بوو هات و گەڕاوە دوایی هاتەوە بۆ مەلەکان بەڵێ بەس مامۆستا عەبدولقادر بڵێن لەگەڵ ئەو مامۆستانەی هەڵەبجەی کە هاتنە دەرێ بڵێن زمانی بزوتنەوەی ئەو کاتیاتە دەرێ دەنا لە تەنزیمیش بڵێن هەر برا گەورە بوو بڵێن دەوری هەبوو جا یعنی ئێمە لەوێن دەرەوە وەکو باسمان کرد ینی بڵێن
چاراچیەکان لەوێن دەرەوە دەستی پێکرد بەرەو مەخەر چوو بۆ منتخی شیرێ و بڵێن ئەودی و شاخەکەی سەردەمی پەیوەندی بەڵێ سەردەمی پەیوەندیە چەند بارەگای ترتان جگە لە مەلەکاندا زمانی پەیوەندی بڵێن ئەو بارەگای مەلەکان ئەوەی باسمان کرد مەقڕی ڕئیسی و سەرەکی بوو دوای کاک مەلامین هەر بەرپرسی مەقڕی شیرێ بوو هەتا ئەنفارەکان لە خوارترە بڵێن ئەوە لە خۆشناوەتی لای باریسان دوای مەقڕی سماخوری شوێنی چالاکی بوو لەبەرەوەی نیم سعات لە هەولێر دوورە تقریبا نیم سعات سێ چارێکێک سماخولی گرتەک یعنی بڵێن مەقڕمان لەوێن دەربوو مەقڕی قەڵەباڵغەکە لەوێن دەربوو یعنی بە زۆری بران لەوێن دەردادنشتن لەبەرەوەی لێوە دەستمان شوێنێک بوو مەفرەزەکانمان لێوە بەڕێ دەکرد بەس پێشەوەی باسی ئەوەی بکەین بڵێن ئێمە وەکو باسم کرد مەفرەزەیەک لێوە هاتین جەولەکمان کرد بە ئەو منتیقەیە بە حەقەت بەو دەوروبەرەی خۆشناوەتی و بناری کۆیە ئەوانە ئێمە وەڵا ئەو برانە بڵێن کاک سەید ساڵح بووە بزانم هەندێک ئەو برانەی تەنزیمی تازە هاتبوون ئەو شەید مەلا عومەر و شەید نەوزاد و کاک سوهەیب بوو کاک مەلا یاسین و ئەوانەی تازە هاتبوون ئەوانەی کۆنیش کاگەکرم کە لەوێ لەگەڵمان هات کارۆخی برای و خەڵکەکی زۆر بوو هەم ناوی هەم لەبیر نییە بەڕاستی مامۆستا شێخ فیش نامەکی نووسی بوو بۆم کە بیدەینە سەید کاکەی ئەوان ماخەڕیان لەگەر مامۆستا سعدی ئەوەی لە لەق ئەوە بوو ئەندام مەکتەب سیاسی سەرکردایەتی پارتی بوو ئەو کاتی ئەوان مەسئول عسکەری و سیاسی حزبی سۆشیالیست بوون لە سماقوڵی قسەمان لەگەڵ کردن گوتمان کاکە ئەو نامی مامۆستا شێخ دیار و مامۆستا شێخ وای بۆ نووسی بوو کە کاکە ئەو برانەی ئێمە دێن ئەمە بۆ جاری یەکەمە دێنە کوردستان حەز ناکەین ڕوبەڕووبنەوە لەگەڵ حزبە کوردیەکان بێ و ئاگاتان لێیان بی و هەموو برای گەنج و خەڵکی ئەوها وەکو ئێوە بە تەجروبە نین خوا قبوڵ ناکە ئەویش زۆر بەڕێز بوو گوتی کاکە ئێوە مەخەڕەکی لێرە دانێن لە سماقوڵی وەکو بڵێ برای خۆتان تەواو پشتگیریتان دەکا و پشتیوانیتان دەکا و ئاگای لێتان دەبیتن جا بەڕاستی ئەو جەولە زۆر باش بوو ینی هەرچەندە ئەو برانە تریش جەولەی تر هەرکرا بوو بەس لە بیدایەت بوو ینی بڵێن دەچینە هەر مەخەڕێکی ئەو بۆشتا بزوتنەوەی عەلان نەکرا پێش بزوتنەوە جا لەوێن دەربەڕاستی ئێمە بڵێن بۆ خۆ ناساندن زۆر باش بوو خەڵکمان دەبینی دەچینە ئەو دیانە بەس کێشەکمان هەبوو بەڕاستی دەچینە هەر جەیەکی دەیان گوت کاکە ئێوە فەرقتان چێ لەگەر لەشکری ئیسلامی ئەوەی کە یەکێتی سەرچی کرد ئێمەش هەتا بۆمان ڕوون دەکردنەوە کاکە وەڵڵاهی ئێمە جەماعەتێکی وەکو بڵێن جیاین ئێمە هەموو خەڵکی مەبدەئین ئەوە هەر دروستکرا بوون ئەوانە یعنی بڵێن ئەگەر باشبان ئەمە هەر کاتی خۆی هەوڵمان داوە لەگەڵیان ئیش بکەین ئەمە ئەو کێشەمان هەبوو وەکو بڵێ ماوەکی زۆری پێچووەتە بۆ خەڵکی ڕوون بۆەوە کە ئێمە جیاین لەو لەشکری ئیسلامی شتێکی تریش هەبوو کاگارام بەڕاستی ئەو برانەی کە بە دانیشتویان پێدەگوتن قاعدون لە ئێران ئەوە دوایی دێمە سەر پرسیاری ئەوە بۆ کۆسپەکانی ڕێگایشکردنیەوە دێمە سەر ئەوە بەڵام ئێوە کەواتەمەی هەتا ئێستا باسکی زیاد چالاکی پێشمەرگانە و دانانی بارەگاکانی بزوتەوەی پەیوەندی بوو بە دەوروبەری مەلەکان مەقڕی ڕئیسیتان بوو کاک مەلامین جەنابتان دوای کە لە سجن هەڵاتی تۆ خۆت گەیانەوە مەلەکان شتێک بوو لە بیرم چوو لە کاتی کە لە سجن هەڵاتم براین تەنزیم کاتێک کە منیان دەرکرد کێشەیشترم بۆ دروست بوو ڕۆژی جومعە بوو بە دوای نیوەڕۆیەکەی بڕک نەمە باران دەباری تەنزیم دووبرا هاتن بە دوای منە ئیتر منیان دەرکرد بۆ کاسنزان بە ڕێگای قاچاق ینی ڕێگایکی ڕێی کێ بوونەوانە دەریان کردی ینی بیرت ماوە ناوەکانە ماون ئێستا لە ژیان داماون بەستی نازانم پیان خۆشە نایان بڵیان پیان نەخۆشە من تاریخە خۆی تر گێڕانەوەی مێژوو ئەو کاتێ مەسەلەن ئەو برا بەڕێزە کاک عەبدولباسیت بوو ئەو دیکا پێیان دەگو ئەبوو یەحیانی لێرە لە هەولێرە لە هەر پیشانەوەی توانایانی ماونیانی ئیتر منیان دەرکرد بۆ کەسنزان چکە ڕێگا کە خۆل و قوڕابوو جێبەکە چەقی هەرچەندی حەوڵماندا ئیتر لەو قوڕە دەرنەچوو هەتا دوای چوونە گوندەچکە و ترەکتەرمان هینا و دەرمان کرد و هەتا گەشتە کەزان بووە پاش مەغریب و عیشا ئیتر پاش مەغریب و عیشا کەسنزان شوێنێک بوو بە ڕۆژ حکومەتی لێ بوو بە شەو قەپاتەکرا ڕێگای بۆ کۆیە قەپاتەکرا بەس بۆ داخلی کە بگەڕێەوە ناو شار سەیتەرە هەبوو ئیتر لەوێ ماینەوە ئەو دووبرایە نەهانتوانی بەو شەوەی ئەمن دەرکەن بۆ منتەقەی سماقولی نەشیانتوان ئەمن بژێڕنەوە لە بۆ ناو شاری چکە لەبەر ئەوان هەویان هەبوو من هەویم نەبوو هەرچەندی چوونە ماڵی ئاغایەک لەوێن دەرێ گوتمان پێیان وتن ئەو دووبرای وتیان کاکە ئەو نەفەرمان فرارە ناتوانین ئەو شەو دەریکەین بۆ دەرەوە با ئەو شەو لە ماڵی ئێوە بیتن گوتی وەڵای قبول ناکەم قبولی نەکرد ئیتر قەلبیشمانەوە شەروال شتەکان ئەوەندەی جێبەکە بچەقیتن و لە دوا قوڕی هەڵداتن پانتۆڕ و شتەکە هەمووی بە قوڕ بوو لە مزگەوت هەموو شوێری بوو ناو ئاوێ بوو یعنی وەزعی زۆر ناخۆش بوو لە دوایدا ئەو دووبرایە
پێم وتم کاکە ئێوە بڕۆنەوە هەولێر و بەیانی وەرن پیشی خۆتان کرد لە هەولێرەوە بۆ دەرەوەی هەولێر ئەرێ وەڵا گوتم ئێوە بڕۆنە بۆ هەولێر بەیانی ئەگەر من ئەو شەو نەگیرام حکومت بنی نەگرت دێمەوە لە ئەم مزگەفتە ئەگەر گیراشم ئیتر ئەو بڕۆن دایرەی ئەمن وزانە ئەوزارە لە کوێن دەرێمە ئیتر هەردوو برا ڕۆشتنەوە منیش لە ناو کەسنجان ئەوەکو نەحیەیانی بە دوای مەغریب بوو عشا بوو ینی ئەسوڕامەوە لە دوکانێک هەندێک نان و پسکویتەوە زۆرشتانم خوارد و ئیتر زۆرم برسی بوو لە دوایدا گوتم فێڵەش ببینمەوە بۆ ئەوی شتێنی خۆن دەزمەوە بە کۆلانج تا ڕۆشتم ژن و پیاوێکم دیت بەڕق بە تەمەم بوون ئەڵێ گوتم ماڵی حاجی محەممەدی پێ نازانن گوتن حاجی محەممەد چی ئەم گوتم حاجی محەممەدی فلان شوێنی ینی بە گوندەکەم هەڵدا ینی کەمال لێرکوانێ گوتم ئەوە خزممانە هاتم ئێرکوان ئێستا لەم بوتە شەو پێ ناکەومەوە گوتەن ناوەڵە پێ نازانین گوتم ئەگەر جێگا هەیە ئەو شۆکە بێنمە گوتن ئارێ وەڵا چەند ئەو شەوە ماڵیمەوەتانە ئەمە سەردارێکمان هەیە هەڕ لێ بمێنەوە ئیتر ئەو شەو لێ مامەوە بەڵام چونکە من لە زاری حەزیار ڕزگارم ببوو خەریک بوو ئێستا بگیرێمەوە سوێن دل لەسەر منیە پاڵم داوە حتا بەیانی تۆ چەند خەو لێکەوت منیش ئەوەندە ئەوەندەم ئەوە خۆش دوای بۆ بەیانی جەماعەت تەنزیم هاتن و منیان برد بۆ لای اسماخولی و ئیتر چیتەوە مەلەکان چمۆ اسماخولی دوای بۆ مەلەکان بەڵێ و کاتانە ئێوە تۆ دوای ئەوە یعنی ئیشوکاری ڕێخستنەکانتان لەگەڵ هەولێرە ڕایەڵەکان بەردەوام بوو بەردەوام لەگەڵ کێ لە هەولێرە تەنزیمە دیارەکانتان بوو تەنزیمەکان دیاربوون بەشتێکت بۆ ژەرمەوە برایەکمان لێ تازای برای ناوی ئێستا نەماوە لە ژیاندا کاک فەرهاد بوو شەید سەمیر ینی سەردەمی پەیوەندی زوودنەوەی پەیوەندی بەڵێ شەید سەمیر زۆریان تازیبدا بوو زۆریان پێ هەڵواسی بوو شتێکی بۆ ژەڕامەوە جەرگم دێشا گوتی ئاخر جار لە تازیبەکە نازابتەکە شتێکی لێ پرسییم منیش ئینکارم لێ کە تا ئەترافی نەکرد بوو لە دواییدا گوتی زلەیەکی لێدام کە پوم لەگەڵ بە خوێن دەهات خوێنی هاتە خوارێکە گوتی بیستڕەوە مش گوتم باڵەکانم ئیش ناکایەن دەستەکانم ئیش ناکاتنی لێش کەوت ئەو کاتەی دوایی پاش ئەوەی کە گیرا و بە واستە و بە و زۆرشتانە بەریاندا هات بۆ دەرەوە یانی لە سەردەمی تەنزیمە لێرە گیرا و دوایی کە بەر و ناچار ئێرەی بەجێهێشت بەڵێ لە ساندێک ڕسمەوە زۆرشتانە برد بێستۆدیەک ششت بیەوە داستۆدیەکە ڕەتی بوو لەگە دایری ئەمن بە دایری ئەمنی گوتی ئەو ڕسمانە ڕسمی مجاهیدانی ئەفغان و زۆرشتانە خەڵک ئەو کاتی ئەو زۆرە چالاکیانەی بڵاو دەکردەوە ئیتر بەگرتنیدا بۆ زۆرە گیرا بوو بەڵێ چی تەسیری لە تۆ کردە و گرتنەی ئەو والله ئینسان کە ئەو زۆرشتان دەبینیتن لەسەر جیهادەکە و لەسەر پێشمەرگاتەکەی ئیمانی بە خۆترە بیتن ینی خۆی بەکەم دێتە پێش چاو ئەوانی زۆر بە زۆر دێتە پێش چاو کە برێن ئەو زۆرە پاڵەوانانە ئەو زۆرە کەڵە پیاوانە بە حقەتی ینی ئەمانە هەر بە قسە خۆشە ژێڕانەوەی و هەر ئەوهالا سادەی بەسەریا دەڕۆین ینی لە ڕاستیدا واقعەکان جەرجی دەوێتن بەڵام مامەسا ئەمین من شتێک بڵێم لێرەوە لەم بەرنامەیەوە بەداخەوە یانی ئەم بەرنامەی ئێمە بەردەوامە و چەند حەڵقەی ترمان تۆمار کردو ئێمە لە سلێمانی تۆمار کراوە یعنی هێندەی خەڵکەی لەوێ کە مؤسیسی ئەو بزوتنەوەیە بوون بزوتنەوەی پەیوەندی ئامادە بوون ئەندازەیەک هەندێکیان بە باشی بێنە پێشەوە لێرە کەمتر هاتوونە پێشەوە پێدوانیە کاتی ئەوە شەیتر خەڵکی هەولێریژ و ئەم خەڵکانی تر ئێتۆ ئێستا لەوانەیە وەختێکی زۆر باسی چیرۆکی تەنها گرتنێکی خۆت کە تەنزیم بوویت و بە دەمانچێک و هاتووی بۆ شاری هەولێر بۆ ئیشی و کاری ڕێکخراوەیی سیاسی هاتوویتەوە گیراوی ئەو هەموو ناڕەحەتێت بەسەراتەوە شخصێکیت ئەی ئەو هەموو خەڵکی لەم ناو شارە دەوریان بینایی بۆچی ئەو خەڵکە نایەنە پێشەوە کاتی ئەوە نییە ئێستا ئێوەش لەم تاریخا بەشدار بن و بێنە پێشەوە وڵا لە ڕاستیدا هۆکاری هەیە یعنی لا زال ئێمە باسی ئەم ساحەی کوردستانی بکەین لە حقیقەتیدا هەتا مەسەلەن دەبینی لە 91 بۆ ئینتیفازە هەتا 2003 ینی ئیسلامیەکان دەورێکی زۆر زۆریان بوو بەس پاشی ڕوخانی ڕژێمی سەدام و کابراوتی هاتنی ئەمریکا و بۆ ناوڕاستانە ئەلمانیەکان پشتیوانیان بە قۆتر و ئەوان هاتنە سەرزانم ئێستا حالیان ینی ئەمە مادرێن لە زال ئیسلامیەکان بەعام تەواو ئازاد نیرە یعنی هەندێکیان هەیە ینی پێی خۆشام تاریخەیە بۆ خوای کردووە نەیگێڕێتەوە حەزی لە ینی هەندێکیان دوجار کەسێکی تر ئەیگێڕێتەوە بە هەڵە ئەیگێڕێتەوە ئەمیش دێ ڕەخنەی لە یەکرێ ئەی بۆ خۆی نایەت
بە زمان حاڵی خۆی بە زمانی خۆی ببینەری ئەم حەقەی بە تۆ دەم لانی لازال ئەمە دەرن فکری ئیسلامی تەواو دیموکراتیت نییە برێن لەم کوردستانەیە تاوا ئینسان ئازاد بێ هەموو قسەی بۆی بکاتن لازل کە حەزەرەکاتن کە حەزەرەکاتن هۆکارەکە لای خۆیەتی ینی کە برێن نادەبەر تەلەڤیزیۆن و خۆی پیشان ناداتن یان دەبینی میتر ئەب زۆرشتانە. کاک محەممەد تۆ یەکێک بووی لە کادیرە ماندووەکانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر و لایەزالیش بەردەوامی لەناو ئەم حرەکە جیاوازەکانی دوایە و وەکو گێڕانەوەکانی خۆشت دەورتان بینیوە. یاعی چی بەوانە ئاڵی کە لێرە لە ئەو هەموو خەڵکە باریز و بەرچاو لە ناو شاری هەولێر بەشداری لە ناو دروستکردنی بزوتنەوەیەکی سیاسی بانخوازی ئیسلامی چەکداری ئەەکەن بەڵام ئەندازەیەک حزوریان نیەوە نایەنە پێشەوە باسی مێژوەکانی خۆیان ناکەن کە بەدەیان چیرۆک و گێڕانە و داستان و وێنە و بەسەرهاتی جیاوازیان لایە. وڵا کاگارام قەڵکی هەولێر وەکو بڵێ دیارە تەباکەی هەروایە ینی هەندێک لەو مەسەلانە ینی بڵێن خۆی بە دوور دەگرێت وەکو مامۆستامینیش ئشارەی پێکرد بەس بەڕاستی ینی تەسیر ئەوە شتی تریشەیە ینی ئەو حڕێتەی لە سنووری سلێمانی هەیە ڕەنگی لێرە نەبی بەو شێوەی کابرا حەزەرێک بکاو ینی خەڵکەکە ینی ئێستامە لەگەڵ خەڵکەی زۆر هەوڵمانداوە بڵێن تەلەفۆنمان بۆ کردو بەخوای بە تایبەتی ئەم بۆ بەرنامەی جەنابەت سەردانم کردوونە کاکە ئێوە لە ئێمە ماندووترن و خەڵکەکی بێت توانابوونە لەناو ئەو وەزعیداوەرن بەرنامە و شت پێشکەشکەن ئامادە نەبوونە بەڕاستی نازانام ینی وەکو شتێک کرد ئەو تۆ لێرەوە چیان پێڵی حەق خۆیەتی ئەوان گلەی لە ئێمە بکەن ئێمە دەرگا واڵایە هەمانوێ ئەوانەی لە ناو دروستکن و بەردی بناغە و دروستکی ڕوودا و داستان و ئەو بەسەرهاتانەی بەسەر و حرەکات و بەشداربوون هەمویان ئەم بڵندگوۆیی هەمویانەوە بێن بەشداری بکەن تۆ چیان پێڵی لێرە؟ وڵی من ئەویان پێ دەڵێم وا باشە ینی جەنابتان بەڕاستی تەقسیریتان نییە ینی وەکو بڵێ مەقەسیر نین خوازاتان داتەوە ینی ئەو تاریخە ناڵن بفەوتێ و بمێنێتەوە ینی بۆ بزوتنەوەش ئەو خۆ مەسەرەن حەزباتیە خۆ مەسەلەی عیبادەت و شەو نوێژ نییە بڵێ کاکە با کەس نەمبینی و نەزانێ ئەوە شتێکە تاریخێکە هەر دەبێ بنووسێتەوە کو جەنابەتنەوە دوایی بە هەڵەش بنووسێتەوە کەس لە سەردەمی خۆی شتەکان باز بکاتن یان ئێستا ئەوەی ئەم بینی من ئەوی باز دەکەم کاک مەلامین ئەوەی بەسەری هاتووە ئەوەی باز دەکات بڵێن کاک مەراوریا و مامۆستا سەرمان و ئۆبرانە ئەوانیش زۆر شتی تریان لەمە زیاتر شتیان بینیوە ئەگەر بێن ئەوانیش بۆ خۆیان ئەو شتانە باز دەکەن بڵێن لە مەسەلەی تەنزیم ینی برایتر هەبوو ڕەنگی لە پێشەمە ئیشی کردبێ و هەوڵی دابێ و چەندەها سەفەری سلێمانی و ئەولای کردبێ خۆی بێ باسی ئەو بەسەرهاتان پێ دوایە ئەو باسی بزوتنەوەی پەیوەندی تاوەکو ئێستا وەکو پێویست لە ڕووی مێژووە نووسرابێتەوە باس کرابێت نەخێر ئێستا شەندە شتەیە بۆ ئەمن ڕوو نەبووتەوە ئێستا بڵێن دوای مامۆستا عومەری مامۆستا شەید مامۆستا محەممەدی کونە فورسە هەزار ڕەحمەتی لێبێ عالمێکی گەورەی هەولێر و پیاوێکی بەرزی ئەوها یعنی بڵێن ئەمن دوای ئەوەی کە چوینە دەرەوە لە کاتی کۆنگرەکەی لەگەر حاجی مادی سلەیمانی هاتن سەردانی بزوتنەوەیان کرد ئەو دەزانیم لەگەڵمانە دەنا لە هەولێرە دەمزانی مامۆستا محەممەد چێە بەس نەم دەزانی کە لەگەڵمانە ینی بڵێن چی عادەتەن لەبەر کەشفبوون ینی ماویێشتان پەیامەکە بەجیلێکی جیاوازتریش ئێستش نەگەشت بڵێ ینی دەکرێت ینی خەڵکەکی تر باسی ئەو مێژوەی بکەن ینی لەوەی زیاتر شتەکان ڕوون بێتەوە ئەو خەڵکە باسی بەڵێ مامۆستا مەلامین تا چەند بە زەروری ئەزانیت باسی مێژووی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی یا مێژووی بزافی سیاسی چەکداری ئیسلامی بکرێت لە کوردستانە ئایا کراوە لە ئاستی پێویستامەوە بە هەردوو دیوەکە وەڵام بیتەوە؟ بەخوای کراوە برن نەکراوە مەسەن لەو کتابەی مامۆستا حەسەن بابەکری هەوراز و نشێ و کراوە بەس دەبینی هەندێک شتی هەیە ئەوە لە چوارچەوەی یاداشتە بەڵێ یاداشتەکانی ینی مێژووەکە بە شێوەیەکی گشتی نەوەڵەوەکو پێویست نەکراوە ینی برێن تۆ کاتی وەیە بکرێت بە گرنگی بەخوای ئەمن دەڵێم ئێستا کاتی وەیە بەس هێشتان خەنەعەتم وایە دەبێت کاتێککە بێتە پێشەوە ئەندامەکان تەواو ئازاد بن هەموو قسێکی بکەن یعنی ئێستا حالیان ئەمن لەلایەن خۆمەوە مەسەن زۆر شتم پێ هەیە تەرکم کردووە یان وەلام ناوە لەبەر چی تەرک کردووە؟ والله ئەوانەوە خراپە مێژوویەک پیشانیتەوە هۆکارێکە یان دەبینی ئەوڕۆ بە زەڕەتم نەزانانی یان دەبینی هەندێک شت هەیە دەرێ لکلی مەقامین مەقال ینی ئەمڕۆکە لەوانەیە مناسب نەبێتنیان لەوانەیە گرژی دروستکاتنیان لەوانەیە مەسەلەن ئەمن قەنەعەتمێ ئەو کورداتی کە ئێمە دەمان کرد کورداتێک بوو لە هەموو کورداتەکان ڕاست و دروستتر بوو اینجا بەڵێ ینی بەو نوعی لەگەر مەتەی خۆمان ڕازگۆ بووین درۆمان ناکرد فێلمالی ناکردن حرەممان ناخوارد ئیتر کابر ئەخلاقمان جوان بوو بە نەوەچی هاالە ئیتر
ناگوترێ باسی خەڵکی دیکە بکرێن. بەڵێ من سوپاس دەکەم ماوەزامە دوایین قسەدمەوەی بەرنامەکەم تەواوە لەسەرەوەی کە ئێوە ئەوەی کردان بەم ڕۆی گەیاندین ئەمڕۆ واقع و حاڵەتێ دروست و ئایا کاریگەریە ئیجابیە پۆزیتیڤەکانی ئەو حرەکەی ئێوە دروستان کرد بۆ ئەمڕۆی حاڵەتی ئیسلامی واقعی سیاسی کوردستان لە چیا بوو بە کورتی وەڵام بیتەوە؟ والله ئەمڕۆی کە ئێستاکەی ئێمە دەبینین کە مسلمانان الحەمدلله ینی زۆر بەرە و دین گەڕاونەتەوە زۆر مەسەن ڕویان لەخوا کردیە الحەمدلله مزگەوتەکان لەو شێرانە کە دەرسوی ڕاستە هەیە ئەمە قەناعەتم وایە بەرهەمی ئەو پێشمەرگاتیە و بەرهەمی ئەو ساڵەکی پێشوو بووە و لەو کارە ئێستا بەعزێک لە برایان ئەو وەزعای پێشویان نبینیوە وافکر ناکەنەوە دەزان ئەو ئازادەی ئێستا دینداری ئێستا هەیە هەر لە خۆی هاتەکەوە ئەگەنا دەنا ئالمانیەت کەفی بەدین نایە و ڕێبەدین نادەن بەو زۆرەی چالاکی بکرێتن ینی بەڵێ. کاک محەممەد تۆ تەوێت چی بڵیت؟ ئێوە خەبات و ماندوو بوونەوە خۆت باست هەر تەنها ئەو دووسێشەوەی بەچێ قەندی لەوەی بگێڕیتەوە لەوانەیە ئەگەر بینوسیتەوەمە داستانێکی پێنووسیتەوە ئەو هەموو ماندووبوونەوە ئەوەی بە ئێسەی گەیاندن هەم لە ڕووی کۆسپەکانەوە کە هاتە ڕێتان چی کۆس بوو هەم لە ڕووی ئەو ماندووبوونەتان ئێوە بە ئێستا ئەم واقعی بە ئێستا گەیان دەرەنجامەکەی لە چێوە دەرچوو؟ بڵێ وەڵا وەکو جەنابەت باز دەکەی ینی بڵێن ئەو بڵێن خەبات و ئەو ماندووبوونەی کە ئەو هەوڵی کە درراوە ئیشاڵڵا خوای گەورە قبوڵی کردووە لەبەرەوەی ئەمن خۆم دەزانم ینی زۆربەی ئەو برانەی ترمان هەمووی گەنجی مسلمانی لە خواترس بوونە ینی بڵێن کە هاتوونە بڵێن ئەو هیزرەتیان کردو دوور کەوتنەوە لە کەس و کار و ئەوانە ئەمن بە قەناعەتی خۆم وەکو هیزرەتی زمانی پێغەمبەری ساوسەم دەیشبهێنین بەوە کە چۆن بەنیەتێکی پاک و بۆ ئیسلام و بۆ خوایانی هاتنە دەرەوە هیزرەتیان کرد بەرەو مەدینەی بەڕاستی ئەوەی مەش بەو شێوەی بۆ ینی چونکی هەموو مەسالیح و ئیمکانێتێکی باشمان هەبوو لەو شارەی و بڵێن وەزعێکی باشمان هەبوو لە هیچمان کەم نەبوو بەڵکو ینی ئیشاڵڵا فەخریش بەوەی دەکەین زۆر دڵخۆشم بەوەی کە ئەمنیش یەکێک بوومە بەو توانە متەوازعانەی خۆم کە لەگەڵ ئەو کاروانەی دابوومە ماڵ و مناڵ و هەموو کردە قوربانی لەوە بەڵێ وڵای ئێمە ئەمن بەڕاستی زۆر جاری جێم لێ دەبوو هەندێک برا ینی کە باسی ئەو خانە نشینی یاسایی نایاسایی دەکەن تەمان ئەمە ناگرێتەوە نایاسایی چونکە ئەمە هەموو پێشمەرگە بووینە و بڵێن ئیوەکو کا کۆسرەتی و ئەو خەڵکانە هەموو شادیمان بۆدا ئەو سەرتیپەکانی یەکێتیش دەمان ناسن ینی بڵێن خەڵک دەمان ناسیتن ئێمە تەنزیم دەمان ناسی خەڵکی ئەو گوندانە دەمان ناسن کە چیمان کردووە خەڵکی شار دەزانن یعنی بڵێن خزمەکانی خۆمان دەزانن بەڕاستی ئێمە هەر خێزانەکانیشمان حەقی خانە نشینیان هەیە چونکە من ئێستا خێزانی من لەگەر خێزانی ئەو برانە ئیمام سامین و هەموو ینی ئیمام بافی یعنی چەندە نەوەڵڵا کورە خوا دەکای خۆمان هەردەمێنێ بڵێن ئەوە مەسەلەی ژنەکانیشمان کاکە بەربوونەوە لەسەر شاخ وەڵا زۆر سوپاسی دەکەم بەڕاستی زۆرم لەگەڵمان دوو بووە ینی ئەمە حەب مناڵمان هەیە بەزێکەکیان لە هەولێر لە دایک بۆ دەنا شەشەکەی تەرەمی لە دەربەدەری و هەرێکە لە شارێک و لە شوێنە گیانی کاکە ماندووبوونەی زۆریان سێ بە کورتی یەک دێڕووی سبیڵی ئەو کاتە باسی قاعیدونت کرد کۆسپەکانی ڕێتاگەر بە کورتی پێم بڵیت یا بە بینەرانی بڵێ من کۆتایی بەرنامەکردێنم ئێوە چ کۆسپێک لە ڕێگەتان بوو بە تایبەتی زۆر جار لەوانەیە بڵێن بە قۆناغە جیاوازەکاندا ئێوە خەباتان ئەکریا چەکتان هەڵەگرێتان و جیهاد دەکەین خەڵک لەوانەیە هەوێ بڵێ ئیسلام دین قورئان پێویستی بەوە نییە خەڵک چەکی بۆ بکاتە شانی بە کورتی ئەگەر وەڵام بیتەوە. ئێمە بەڕاستی حەز ناکەم ناوی کەس بێنم بەس ینی خەڵکێک لە قیادەی ئەو حزب بڵێن ئیسلامیانە هەبوو هەر لە ئێران ینی بڕوای بە جیهادی ئەفغانستانیش نەبوو کە دژایەتی و بربەرەکانی رووسیان دەکرد ئەمن خۆم ینی جێم لێیان بووە هەتا ئەو مامۆستانەی تریش لەوێ دانیشتبوو لە مەسەکەی کە کاکە ئەوە غەڵەتە ئەو جیهادە لەوێ دەکرێت جا ئەوانە مەرحەلەی یەکەم پێشەوەی مەقڕەکان بێنینەوە مەلەکان و بێنەوە منتخی سماخولی خوارێ بەڕاستی خەڵکەچیان هەبوو ئیشی لەسەر ئەوەی دەکرد خەڵکی مەساردکەنەوە یعنی لەم ئۆردوگاکان دانیشت بوون بە ناوی قاعیدون و دانیشتوەکان یعنی هەر خەڵکی ئەوە بوون ئێمە ئەو دوو کێشەمانە بوو یەکەوەی باسی لەشکری ئیسلایم کرد ئەو کۆسپەی تریش کە ئەو برادرانە هەتا وایان کرد ئەمن و مامۆستا ئەمین و کاعەبدوڵای ئیعلام و کاک حاجی ڕزگار ئەو چوارە ماینەوە دەنا هەمویان چل نەفەری گەنجمان بەیەک وەجبە هاتنەوە هەتا مامۆستا سەرمانی کاریگەری ئەوانە بەڵێ تەسیریان لێکرد داهاتن لە شارەکانی ئێران و لە پاوە کرماشانەوە داهاتنە نەغەدای خەڵکی مەیان دەدی لە پیرانشار یعنی 500-600 کیلومتریان دەبڕی خەڵکی مەیان سار دەکردەوە دەیانگوت یعنی نابێ لەگەڵ ئێران بی یعنی ویان دەزانی ئێمە ئێران ناناسین یعنی بڵێن نازانین ئێران وڵاتێکە مەسەرن لە ڕووی مەزهبی و جیان بەس ئەمە ئێران بەڕاستی هاوکاری هەموو شۆڕشی کوردی بووە ینی ئاوارەی لە خۆ گرتووە یعنی هەتا
ئەو مامۆستانەی ینی نوێژیان لە ڕیاسی جمهوری کرد ئەو مامۆستا شێخلەتی و مامۆستا علی بیارەوانە علی خامنەی ڕئیس جمهوری بوو گوتی کاکەوە بۆ دوێنژم لە دوو ناکەن وەڵام قاچشم شوشتووە گوتیان کاکە ئەوە ینی ناکردن بەڵستمەوە ینی جا ئەو برادرانە تەسیرێکی زۆریان هەبوو ینی بڵێن هەتا مامۆسلمانی شاتەوە ناخۆ بزنان لای مامۆستا علی باپیری لێ مامۆسلمان تووڕە بوو لە من کە نەهاتمەوە زۆری بە من گوت لێگوت نازان نەوزاد دەیەوێت بە دەبابەی بەدانی خوددا بخوا ینی ئەوە ینی خەچیان زۆر لەسا ئەوانە تایسە و کۆسپان و پێویست باز دەکەەوە لە ناوەندی ڕۆشنبیری و هەروەها لە مێژووی ڕابردی دەستپێکی خەڵکی سیاسی ئەوانە تەسیرێکی زۆریان هەبوو نەک ئەمن ینی هەموو برایان و خەڵکی خۆمان هەموو دەزانن کە ئەوانە چ دەردەچیان دەداینێ و چەند ئازاریان بەڵێ زۆر سوپاس بۆ کاک محەممەد هەولێری نەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لە شاری هەولێر و دەوروبەری سوپاس بۆ مامۆستا مەلا ئەمینی جیهاز نەوەی دووەمی بزوتنەوەی پەیوەندی و لە ناو شاری هەولێر و دەوروبەری سوپاس بۆ ئامادەبوونتان لە بەشی هەشتەمی بەرنامەی سۆراغی مێژوو بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەشی هەشتەمی بەرنامەی سۆراغی مێژوو تا بەرنامەیەکتر بەخوای گەورە و میهرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموو لای